لەگەڵ ئەم کەشە ساردەیە ڕەنگە زۆر خاتون هەبێ ئێستا سەرقاڵی دروستکردنی یەکێک لە خواردنە کوردەوارە گەرم و گوڕەکان بن بۆی بۆ نیێڕۆ پێشکەشی خێزانەکانی کەن بۆیە ئەمڕۆژ ئێمە لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێیە چەند خواردنێکی کوردەواریمان داناوە بووی کە قسە لەسەر خواردنەکان بکەین ئیتر نۆکا و ترخێنە و گەنمە کوتا و سەر و پێ و یاپراغ و ئەم بابەتانە لێرە بوونی هەیە با بزانین شێوازی ئامادەکردنی خواردنە کوردەواریەکان چۆنە تا چەند لەم کەشە بەفرە سەرمایەیە ئەم خواردنە گەرمانە یاخود ئەم خواردنە کوردەواریانە گەرم و گوڕمانە کاتەوە بۆ ئەوەی کە باشتر قسە لەسەر شێوازی ئامادەکردنی خواردنە کوردەواریەکان بکەین ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە خاتوو عایشە بەهادین وەکو خاتونێکی دەزڕەنگین لە پرۆگرامی ئەمڕۆ ڕۆژێکی نوێ لەمان ئامادەیە قسە و باسەکەین لەسەر زۆرێک لە خواردنە کوردەواریەکانی کە لە ڕابردووە لەم کەشانەیە بەکارهێنراوە لەگەڵ ئێستاشە خاتوو عایشە سڵاو لێ زۆر بەخێر بێی سەر چاوان سپاس بۆ تۆ عایشە خان باسێکیەوەم بۆ بکە با بزانم خۆت ئەمڕۆ کە ئیتر لە دوێنەوە کە ئەم کەشە ساردە هەبووە چیت ئامادە کردووە خواردنە کوردەواریەکان وەڵاهی من دوێنێ لە ماڵدا بووم لە کەنار و بووم هاتمەوانێ من خەڵقی ئەوێ من لەوێ بووم لە ماڵی باوکم بووم هاتمەوانێ کوتم کفتە خۆشە بۆم ئێوارێ کفتەم لێنە و لەگەڵ نۆکاویشە بە ئێستەکان خۆش بێ نۆشی گیانتان بکاتە ئەم خواردنە کوردەواریانە لەم کەشە ساردانەیە بێتە کارێک بۆ گەرمکردنەوەی کەسەکان وە؟ بەڵێ وەڵایی زۆر تایبەتە من حەزەکەم برێویان پێ بدرێ با لە ناو نەچنم خواردنە کوردەواریانە بەڕاستی شتێکی تایبەتن زۆر یعنی هەر بۆ دەروونێ گەرمەکە هەموو خواردن کوردەواریەکانە زانی ئامادەکەی؟ بەڵێ بە خۆشحالی و هەر هەمویان ئەزانم. زۆر باشە تا چەند بوونە هەندێک خواردنمان هەیە ئەڵێ بەس لە وەرزی زستانە ئەخورێت بوونە ترخێنەمان هەیە هەچەند لە وەرزەکانی دیکەش لێ ئەندرێ بەڵام ئەڵێ ئەو تام و چێژینیە کە لە وەرزی سەرمایە بخورێت با یەکەم جار ئەمە لە ترخێنەکە و دەستۆکەن کە خواردنێکی ئەتوانم بڵم تایبەتە بە سلێمانی با باس لە ترخێنەکە بکەین و تاقیشی بکەینەوە. بەڵێ باسی ترخێنەکەکەین ترخێنەکە من خۆم چ لێ هاوین حەزم لێ بۆ لێم ناوە خواردومە ئەو تامە هەیە کە لە زستانە لێ ئەندرێت بەڵێ هەیەی بەس ئەوەیە لە زستانە تۆ توانی بۆ نمونە تا دوو ڕۆژیش ئەمێنێتەوە بەس لە هاوینە نامێنێتەوە ئەوەنە ترخێنە یعنی ئەگەر بڵێم یعنی هەر شیفاە زۆر کەسێ بە جیاواز لێنە هەندێک کەسمان هەیە هەرچێکی دەست بکەوێت لە ماڵەوە ئەخاتە نێو ترخێنەکە و لێنە هەندێک کەسمان ئەڵێ من ناتوانم گۆشتی تێ بکەم زۆر کەسمان ئەڵێ من ئەگەر بە گۆشتەوە لێ بنێم مناڵەکان یاخود خێزانەکەم نەزانێتی ئەکەوێتەوە سەر خێزانەکەی خۆت هەیە هەر بە ئام حەزیان لە گۆش خواردن و شن نییە من خۆم تێیەکەم تامی خۆشترە بە گۆشتەوە؟ بێتە لە گۆشت خاتوو عایشە بەوردی باسێکی شێوازی لێنانی ترخێنەمان بۆ بکە بۆ خاتونانی کە نایزانن بۆ نمونەوەکو من نازانم ترخێنە ئامادەکەم پێم بڵێ چی و چی تێکرێ بێجگە لە ئەو گۆشتی کە باستان لێوە کرد چونکە من ترخێنە بینم هەر کەسە و بە کۆمەڵێک بابەتی جیاوازی تەیەکە. بەڵێ ترخێنە ئێستا ئیوە فێربوون خەڵق ئەچن بە تەڕەساس لێنن یعنی وشکی ناکەنەوە وەکو ساڵانی خۆمان ئاوە ئەبێت ئاواش ترخێنەکە وشک کرێتەوە بەسەلک ئەمە تاموکێژێکی تری هەیە یعنی بەڵێ ئەمە خۆی کوردەواری پێوە دیارە ئێستا هەندێک لە خوشکەکانمان فێر بوون ئەچن تەڕەسازەکە کەنە ناو جەمیدە و دای بۆ تەڕەسازە لێنێ بەڵێ بۆ تەڕەسازە لێنن یعنی بەجددی تامی ئەوە نایە کە ئێمە زوو دایکمان و نەنکمان و دای لێ و ئەمانەمان دروستیان کردووە وشتیان کردوێتەوە لە بەرهەتا و ترخێنە شێوازی زۆرە وەک پێم وتی هێندێ ماڵێ عەزی لە زۆربەی شتەکان چی تێ بکرێ باش بەس خۆی ترخێنە حتا ئەگەر بڵم حتا 21 نوعشتی تێکرێت من وەکو خۆم کە دروستی ئەەکەم بڵێ ترخێنەکە ئەەکەمە ئاوە نۆکی بوو ئەەکەمە ئاوە هەنێت چنگە فاسۆلیا هەیە ماشە چاو ڕەشەکە من ئەوەی بۆ بەکارنانم ئەوەی تێ ئەکرێ وەکو بە من خۆم تێی ئەەکەم کاکڵە گوێزەکە لە دوایە تێی ئەەکەین ئەویش دوو چنگ ئەبێ بۆی بکەیتە ئاوە چونکە ئەگەر لە یەکەمەوە تێکەی کاکڵە گوێز ڕەنگێکی ڕەش ئەبەخشێ بە ترخێنەکە ڕەنگەکەیە گۆڕێ ئەم جوانیی نامێنێ زۆر باشە بەڵێ ئەنچاوەکو هەڵوژەی تێ ئەکرێ شتی زۆر تێکرێت جا باسی چی بۆ بکەم ترخێنە مێوش ئێستا مێوژی بێدەنکی شاتووە من خۆم ئەوەی بۆ بەکارێنە فاسۆلیای ببوورە پێێنەوە فاسۆلیای بزانم ڕەشیشی تێکراوە نیە ئەوە مێوژەکەیە ئەوە مێوژەکەی هەڵاساوە زۆر باشە مێوژێزانم تاوە مێوژە بابینە سەر خواردنێکی دیکە کە گەرمە کوچرا و نۆکە کە بەیەکەوە لێ ئەندێت اینجا ئێستا لێرە ئێمە دوو جۆری جیاوازمان هەیە سپی و
زەردمان هەیە با باسێک لەم دوانە بکەین کە ئەمە بە تایبەتی بۆ خواردنی زستان زۆر سوودی هەندێک جاریش بۆ بابەتێکی کەشێک کاتێک کە مناڵێک دانیەت دابشێکە مەریکە لەبەریکە مناڵەکان ئەوە پێڵەن دانولا باسێک لەمە بکەین باسی ئەماکەین ئەمان ئەوە بەڵێ ئەمە ئەم دوایانە ئەمە شێوازیان گۆڕی خۆی ئەوە گەن مەکتاوە ئەسلەکە بەڵێ ئەم گەن مەکتاوە ئەسلێ بە دەستوری کەرکووکی و لای یعنی لەولا چەمچەماڵەوە ئەمە دارچینیشی پێەکەن دارچینی هاڕایی بەسەرەوەکەن ئەم گەن مەکتاوە سپیا ئەمە کاتی خۆی ئێمە ئێستاش من خۆشم جاری وایە بەسەر و پێوە لێنێ پێڵەن کەشکەک هەر یعنی تاموکێژێکی زۆر عەجایبی هەیە ئەم زەردان بۆ خۆمان شێوازمان گۆڕی و هەیە حەزەکە ڕەنگەکەی ئەچێ زەردەچەوەی تۆر هەمان شتە لەگەڵ زەردەچەوە و داو دەرمانی تەیەکرێ بەس گەن مەکتاو بە دوولاق و هەر زۆر تامێکی عەجایبی هەیە ئەم گەن مەکتاوە بەڵام چاوریەکەشی بەخوا خراپ نییە چاوری دوولاقی بڕوانەکەم زەردی هەبێت باشە یەکێکی تر لەو خواردانەی کە خواستێکی زۆری لەسرە لە لای خەڵک ئەویش سەر و پێ و گیپۆ ئەم بابەتانەیە باشە تۆ لەگەڵ لێنانی سەر و پێ و خواردنی سەر و پێ ئەمانەیە نێوانە بە زیاترێکەنیان بە وەڵای من دەستێکی باشم هەیە سەر و پێ خۆلانەیە لێرەوە چاوی خوشکە بە ڕێزەکانم ماجەکەم ئیبرا جوانەکانم ئەوانە زۆربیان هاتوون بۆ لای من بڵێن سەر و پێیان داوا کردو و خواردویانە لای من ئەمە نەبێ بە هاڵتیێشان سەر و پێ تاوم چێژێکی تایبەتی هەیە بە تایبەتی بۆ ئەم وەرزەی ئێستا وڵی ئێستا بە زۆری لای پێنجێن وەک ئێمە نایکەن بە جیپە دەستوری خۆمان سلێمانی ئەوان ورد ئەیجن و شل ئەیکوڵێن و هەڵی ئەکزێنن بۆ جاری وایە برنجێکی زەردی بۆ لێنن یا بە برنجی سپیەوە ئەوەی ئەوانیش زۆر خۆشە بەس زیاتر ئەوە سەر و پێی گەورەوالەکەن ئەوان بەڵێ ئەمە دەستوری خۆمان ئیسلێمانیە بەڵێ ئەمە دەستوری خۆمانە ئیسلێمانیە بە برنجی خەڕ زۆر تایبەتە بەبایەمەوە بۆچی زۆر کات بیستمە خۆم زۆر سەر و پێ ناخۆم بەڵام بۆچی زۆر کات بیستمە ئەو کەسانی کە گیپا خۆنەڵێ برنجەکەی هێشتا ڕقە پێ نەگەیشتۆ بۆچی ئەم یعنی ئەم ورگەی دەرەوە پێگەیشتۆ بۆچی برنجەکە بەڕقێمێنێتەوە پەیوەندی بەچیەوە هەیە ئەزانی پەیوەندی بەچیەوە هەیە پەیوەندی بەوەوە هەیە ئەم جیپانە کاتێک بۆ نمونە کاتۆ ئەیاندروی دایانەنەی ئاوایی جیپەکە ئەم دیۆدی و کەرەوە بۆ نمونە ئەبێ نیوەی ڕاستی خاڵی بێ یعنی بەکاڵی پێشەوەی بیکوڵێنی نابێ برنجی زۆر تێ بکەی بۆ نمونە جیپەیەک ئەو پەڕی دوو کەوچکی پڕ برنجی تیەکەی چونکە ئەوە بۆ خۆی لە نایاسێ و جیپەکەش ئەیب نەبێ خۆی کۆ کاتەوە بچووگەکەشی زیا ئەبێت ئەو کاتە ئەوە پەیوەندی بەوە هەیە کە برنجی زیاتر تیەکەن زۆر بابینە سەر ئەم شێواز زیاترەکە ئەمە ئەتوانم بڵێم زیاتر دەستوری سلێمانیە کە بەم شێوازە لێنێت چونکە ئێمە لە ڕەواندز و لە هەولێر زیاتر لە ئێمە دۆڵمێ و سوورە بە سڵق و بەوانە یاپراخی گەڵامە بە سپینیمانە ئەگەر لەش مندرێ هەر بە دۆشاوی تەماتە و بە لەگەڵ سەڵقەکە ئابزان پێڵێن بەتەنیاش بەتەنیاش بەس ئەوان شتی بۆ زیاد بەڵشتی بۆ زیاد باباسێک لەم یاپراخە بکەین کە مەسە پیازی شیتیایە ئێمەش لێرە سلێمانیش وا بۆی زیاد کردووە بەس خۆی وەکو خۆمان وەکو دایی ئێمە کە دروستی کردووە بەس ماست دوو دەسکشیویت تەڕەپی وازەکەش بۆی سوور نەکەیتەوە هەر ئاوە بەکاڵی هەمووی بچنە ناو برنجەکەەوە لەگەڵ ماستی کوردیا تەواو نابێ دۆ نابێت شێوازی ئەگۆڕێ لە کاتی لێنانە بەڵام ئێستا دوێ زۆر بەکارە هەندێک لە بری ماسمێش خۆم ئەو زۆر خۆم لێم ناوە بە دۆ زۆر بەسام بەخوا بە ماس جوانتر دەرەچێ پێم وایە و ئاوای کەفێکی سپیەکا بە دۆ بەڵێ کەواتە شێواز لێنانەکەی ئەمە شێوازی لێنانی دای خۆمان کە بۆیان لێناوین کاتی خۆی ئەوە بۆ هیچ شتێکیشی تێ ناکرێ من ئێستاژ یەک شتی تێ ناکەم نابێ هیچ دەرمانێکی تێکەی بەس شیویتی زۆر بڕوا بکە من ئەڵم شیویت و پیازەکەی بگرە لە برنجەکە زۆرتر بێ بە برنجی کوردی بەڵێ هەیە ئەمەش ئەکەوێتەوە سەرخواستی خۆت من بۆ خۆم وەکو خۆم دووگی تێ ناکەم پەراسوشتی بۆ ئەکوڵێنم بۆ خۆمان بەس بۆ دەرەوە خەڵق زۆر داواکە دووگەکەی ورد بۆ هەڵک زێنی و ئەیکێتە بنی جا خواردنی دەستی عایشەخانمان خواردووە لە زۆرێک لەو ڤێرسیڤاڵانەی کە کرێ عایشەخان لەوێ خواردن پێشکەش بە میوانە بەڕێزەکانەکە اینجا شتێکی تر من هەر کە کەشەکە سارد و سەرما بۆ وەختی خۆی کە مناڵ بووم
هەر تۆزێک سار بووە دایکمێدەوە ئەمڕۆ نۆکاو لێنەی باشە بۆچی نۆکاو زۆر بەتایبەت بۆ سەرما بەکارەهێنێ عایشە خانم؟ وڵی نۆکاو خۆشە وڵی هەمووی ئەم خواردنانەی خۆمان تایبەتمەندی خۆیان هەیە من هیوادارم ئانێرەوانە چاوی هەموو خوشکەکانم ماجەکەم ئەوانەی کە گویان لە ئێمە ئەوانەی کە بینەری ئێمان من ئەڵێم بە ئەم خواردنانەمان ون نەبن با مناڵەکانماندانی بڵێ ئێمە لە سەردەمی دووانێ لە ننکمان دایکمان ئەم خواردنانان یاوە بە ئێمە با لە ناو نەچن ئەم خواردنە کوردەواریانە با نەچین ئێمە فێری ئەوام بکەین بڵێن وڵات بۆ نمونە پیرزا ئێستا زیاتر هەمووی یعنی خۆیان داوەتە ئەمە بڕواکەی لە زۆر ماڵە عنی مناڵ نییە ئەم شتانەی بۆ دانەی هەر ئەڕاتە ئەو لاوەلو دەکات ئێمە بێ وان لێ بکەین ئەم خواردنانە نیە لە ناو نەچن بۆی ئەم جینێکە پێگا وەکو ئێمە ئاوایی بەردەوام بن لەسەر ئەم خواردنە کوردەواریانە. ئایشەخان تا ئێستا تا چەند گۆڕانکاری هاتۆ بەسەر خواردنەکانەوە کە زەین لە جارانە لەوانەیە هەندێک بابەت کە لە وەرزەکە هەبوو بێت بۆ وەرزەکەی دیکەنەوە بێ بۆ نمونە تەماتە وشکراوەتەوە لەو کاتیا لەبەرەوەی بەڵێ لەت کە تەماتی پێوتراوە وشکراوەتەوە بەڵام ئێستا ئەتوانین بڵێن بە خۆشحاڵیەوە لەبەروی لایەنی کشت و کاڵەکەمان برەوی پێدراوە ئەستا لە هەموو وەرزەکانە ئێمە هەرچی بابەتێکمان بێت دەستمانەکەوێت تا چەند ئەمانە شوای کردو لەوەی کە لە ئێستا هەم خاتونان بتوانن بە ئاسانترین شێوە هەموو ئەو خواردنانەی کە ئەیانەوێت دروستی بکەن. من بەڵێ ئێستا هەر تەنانە وەکو بەهارات و شتەکانیش کاتی خۆی بڕوا بکە لەوانەیە فەقیرە هەر بەهاراتیشیان دەست نەکەوت بێ هەبووە بەهاراتەکە زۆر تایبەت بووە بەس کەم بۆ وەک ئێمە نیە ئێستا ئێمە ئاواکەین ئەمە مارکێتەکەیە هەر ئەتوانی داوایکەی بۆ خۆی تێ بۆ بەردەمی ماڵەوە تۆ چیت بوێ لە بەردەستا یعنی بڕوا بکە مەگەر بڵێم چی یعنی مەحاڵ نییە هەموو کەس ئەتوانێ لە ماڵەوانێت چی حەز لێ بێ یا ئەمە پەیجە ڕاکێشی هەر شێوازی لێنانەکەت بێڵێ یعنی ئەو کاتە ئەمانە نەبووە فەقیرە بەخوا بەجددیمە ئێستا ئەم هەموو دەرمان و شتا یعنی زۆر ئاسان کاری کراوە باشە زۆر باشە ئەمە جگە لەم خواردنانە تۆ کۆمەڵە بابەتی تر هێنا ئەوش گوێز و ئەم کشمیشمێژ و بابەتانەیە ئەمانە بۆکەی باشە ئەمە شەوچەرەی دستانە بووە ئەو کاتە نەچوون خۆمی وەشت نەبووەگە ئێستا نا ئەمەیان داناوە کڵاوێنیان کردووە من خۆم ئێستاش ئێمە من لە شارۆچکەی کە ناروێت چاویان ماجەکەم ڕێز و سڵام هەیە بۆ هەر هەمووی هەر لەو دیێلەکە تایان ماجەکەم هەر هەمووی ئێستاش ئەمە ئێمە لە منتیقەی ئێمە بۆ نمونە بەڵێ من خەڵکی شارۆچکەی کەناروێم ئەمە ئێستاش لەوێ ئێمە بڕواکە یاریەکان باشە شەوگارتان چۆن بەڕێەکان بۆ نمونە هەمیشە باشە لە لادەکانە شەوچەرەدانراوە وەکو تۆ باسی لێوە کرد بە یاریە کوردەوارەکانەوە سەرئێستاش کاتیم پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر بتۆ بۆ ئێستا شەروای عایشەخان ئێستاش کاتین ئێمە پشکینانەیەکەین هەر وەکو زوو بە یادی جاران یعنی بۆ خۆمان خوشک و براوشتەکانمان کۆبینەوە ئەم یاریاناکەن ئەنج گەنجەکانی وێ هەرشەوە لە ماڵێکن زۆپایدار دانراوە یعنی بڕوا بکە تام و چێژێکی زۆر تایبەتی بەفری باش باریوە لەوێش زۆر باریوە لە پشتی کەدار بێ من چوم بڕوا بکە لە بەعزە شوێنە تا لای ئەژنۆت باریوە زۆر باشە با بینە سەر ناوساجی زۆر خاتونمان هەیە لەوەی کە ناوساجی هەندێک جار یا هەویری لە سەمونخانە بۆ ئەکرێت هەن لە نانەوەخانەکان پێویستە ئەو هەویرە لە ماڵە بە تایبەتی بۆ ناوساجەکە دروست بکرێت یا ئەتوانی ئەو هەویرانی دیکەش بەکار بهێنێت. من ئێستا وەکو خۆم ئەمە من ئەمڕۆ دروست کردووە ئەمە ئاردی باعیەکەیە ئەو ئاردی باعیەکەی ئاردی ئازمەڕە یعنی بەجددی بەڵێ ئەوە ئاردی ئازمەڕە من داوایان لێ یەکەم نە بۆچی ئەتوانی تۆ هەر ئەگەر حەزر لێ بوو شەو هەر یەک ئەوە نەبشێ لە بەیانی بەخوا بەلانێکەمەوە سیانزە چواردە ناوساجی تەیەکەوێ هەویری هەڵدێ زۆرە بێت من پێم باشە بایەخ بابن بە ئاردەکانی خۆمان ئەم ئاردانەی کە لە باعی و شت دێ هەر بۆ نمونە برنجەکەش برنجی باعیەکە بایەخ بن بەمانە هەمووی ئەمانە تەندروستن اینجا ئەمە تا چەند گرنگە لەوەی کە خانمان لە ماڵ و ناوساجەکە دروست بکەن لەبەروی کە لە هەندێک جار لە هەندێک شوێنان بەداخەوە ئەبینین کە ڕۆنەکەی بۆ زۆر جار بەکارێتەوە کە مەزیانی تەندروستی زۆر بەڵام خاتونێک لە ماڵەوە دروستی بکات هەم دڵنیایە لە هەویرەکەی هەم دڵنیایە لەو ڕۆنەی کە ناوساجەکەی تیا سوورەکان من چاویان ماجەکەم من ناڵم ئەوانیش هەمووی مامۆستای ئێمە هەمومان سپاس بۆ خوا هەمویان نەزانن خواردن دروستکەن بەس ئەم قسەی زۆر جوانە بەڵێ لەوێ ئەم ڕۆنە زۆر بەکاردێ یعنی بڕوا بکات تا ئێوارێ ئەم ڕۆنە لەسەرم ئاگرێ هەرێ خۆ ئەگەر جارێک بەڵێ من چاویان ماجەکەم من ئەڵم با بۆ خۆیان دروستیکەن تۆ توانی ئەوە نەڕۆن بەکارێنی بۆ خۆت بۆ نمونە 5 ناوساتی یان 6 ناوساتی هەیە هەر ئێستا مەنجەڵێکی چکۆلا کاتە سەر غازەکەی قەیچێکە بە ئاوا گەورە نەبێ
ئاوا چکۆلە لەسەر سینێک هەر بەڕۆن بیکەرەوە بێ بە مناڵەکەت بە ماستەوە بڕوا بکە تام و چێژێکی تایبەتی زۆر ڕاست تو ئەڕۆی تا لەوێ ئەیکڕیت و ئەگەیتەوە ماڵەوە سار دەبێتەوە لێرە ماڵە بە گەرمیشێک خۆی تو تاوا من ئێستاش وازم لەم خواردنە کوردەواریانە نێناوە تەنانە ئەمەی هەویرێش لەکەش شلکێنە ئێمە پێڵێ شلکێنە خۆم یعنی ئەوانە بۆ دروستەکەم حەز ناکەم زیاتر خۆشە پێم بڵێ پەیوەند با بزانین پەیوەند دیژەزانە کەم خواردنانە دروستکە من ئەزانم کۆم خواردنە کوردەواریانە دروستکەم نامنی چیان نازانم بە تایبەتی لەوەی کاترخێنە خواردنێکی سلێمانە ئەمە من دێکیشم نازانێت دروستیکە نابەداخێنە زانم دروستکەم یاپراخی گەڵامێ و ئەزانم دروستکەم و نۆکاوی شەر ئاسانە لێ بەڵام ئەمانێتم دروست حکمەتێکی تیانە لێنانەکەی جوان بیشۆرۆ بیکەرە سەر من ترخێنێکی ئەتوانی نۆکەکەی باڵێن چونکە نۆکەکە لەگەڵ یان ناکڵێ ئەم زوو ئەکڵێ نۆکەکە هەر بێنە بە بوغارێکی بچووک ئەوە نەدومستە ئەتوانی ئەگەر ئێسقان و شتەکەشی نۆکەکەی بۆ بکڵێنە و تێکەڵی کە بڕوا بکە ئەم گەرمەکتەوە بە سعاتیشی ڕاستە جا من ترخێنێکێکە لە خواردنانەی کە زۆر حەزم لێتی ڕان لەبەرێ بەداخەوە کە بکوتم خواردنی نازانێت درستیکا بەڵام ترخێنە ئەرکی زۆر درستی بکاتی ئەمە بناسێ بە تایبەتی بۆ ئەمان ئەرکی زۆرە ترخێنە زۆر باشە دەستە خۆش بە عایشە خان سپاس بۆ تۆ ماندوومان ئێواکەم چای بینەرەکانم ماجەکەم لێڵۆ سڵا و ڕێزمەیە بۆ هەر هەمویان ئەوانەی کە بینەرمان ئەوانەی کە دێن هەمووی سلێمانیش ئەوانەی کە دێن بۆ لامان بۆ فیستیڤالەکان من چاویان ماجەکەم ئەوەی بە چایەک بەشدار بۆ لە لای ئێمە ئیشەڵاوە بە تەمای 14 دووش بۆ بکەینەوە ئیشەڵڵا دەستە خۆش زۆر سپاس ئەمڕۆ زۆر بەخێر سەرکەوتوو بن ئیشەڵڵا زۆر چاوتان ماجەکەم ئێمەتان بەسەر کردەوە ئێمەش بە ئێوە جوانین دەستخۆشیتان لێ زۆر سپاس دەکەین نمونەت زۆر بێ ئێمەش هەوڵی ئەوە بین ئەم خواردنە کوردەواریانە لەسەر سفرە و خوانەکانی خۆمان بەبەش ماجەکەم ئەمانەی پشتی کامێرەش هەمویان هەیە دەست خۆش بێ